ئەوەی کە بە زۆری لە سەرکەلیفەکان بەکاردێت ئەو زۆریان بەکاردێت ئەوە شتان زۆر بەکاردێت هەمووی تاوان بەکاردێت بەڵام هەر بۆ دەچێت کەم شا بکەیت ئەوە دەکرێتە بەرچاوت ئەوە دەکرێتە بەرچاوت ئەوان هەم دەکرێتە بەرچاوت ئەوە لیدتان زۆر لیدی شەر دایێت حاضر رابطه باسی اپلیکیشنی داود مارکر باس مارکر که داود وکو هافوی برکتیفایر کرده او هافوی برکتیفایر چیه؟ دین بهوی داود که هوی بیکمانه دتوانین نیوی وی بکی واتا یا مشی پوزیتیوی کی یا نگاتیو سایکل کی اما بین رکتیفیکیشنی لبوکین واتا دیکینه دیسی یک دو نمونه ماور بلاسری اسا فاکتورێک هەیە لە ڕێکتیفیکیشن ئەو فاکتۆرە چیە پێدەڵێن ڕێکۆڵ فاکتۆر ڕێکۆڵ فاکتۆر چمان پێدەڵێ پێمان دەڵێ کە لەوەی بێت ئێمە دەر ڕێکۆڵ فاکتۆر دەدۆزینەوە پێمان دەڵێ تا چەند ئەوەی لە ئەیسی گۆڕاوە لە بۆ دیسی واتە ڕێژەی نێوان ئەو ئەیسی کە ماوە لە ئاوتپوتەکە لەگەڵ ئەو دیسی کە دروست بووە ئەو پێدەڵێن ڕێکۆڵ فاکتۆر. Ripple factor is a measure of effectiveness of a rectifier circuit. It is defined as the ratio of root mean square value of the AC component, wata raje da niwa, root mean square value of AC component kamaya, yani عندك ذا بيدل ripple component, بس component ايش بيدل؟ هماكي بيدل I ripple root mean square هذا بيدل. آیا رپل روت مسکولر با آی نامانی نوا دکری با ویش نایی بریم. رپل فاکتور لوهر دوچه راسته. توانیم با آی بیدوزیم و توانیم لولتیج بیدوزیم. وقتی توانیم بلند وی رپل روت مسکولر. In the output waveform to the DC component VDC in the output waveform. وقتی رجعی وان أو AC كما ولا output روت مسکولر باقی AC كما ولا output. لقب DC كبير هو في دلالة ripple factor. اگر او تعریف کم equation داری ببرم بمشو یعنی R كما واسم ripple factor ها یکسانه بچه یکسانه با I ripple root square لسر IDC تو پی تعریف که شلوان مانی ایسا بی ripple factor بدوزینه لبو outputi rectifier halfway rectifier بزنی output کی ripple factor کی دکات سن we can measure the value of RMS component of overall output waveform from which we can estimate the value of I ripple root mean square. وقت اگر بیت wave كمان هبه ما السيجنال كمان هبه تبر مان كده برrectifier output ده signal اشتري مره بده تسوينيا rectifier كده لو rectifier اگر بتوانیم لو output ripple root mean square كبخوينه ك IRMS RRMS چون دیدوزمو آی RRMS تسکش دکات رجی آی روت من سکویر دوزا ماینس آی دی سی دوزا تماشا فرق بکن لبین او دوانا آیت من هیا RRMS آیت من هیا RMS او آر چیزی آتر او چیا ripple root mean square او root mean square باشا ripple root mean square چیا output rectifier کی یعنی root mean square ل output rectifier کی ripple لتي واتر ripple او معناها ذلك output rectifier کی یعنی چی تماشا اتو سكتك فيها بلاد مشوي داي بمعناها او rectifier بس معنا ليرا input اتش بي بدين ساين ويف لا output سمان دلاته لا output signal ekman دلاته alın komşuya o signal çiya o ise DC mi hele balam hangi AC şu keda ma AC kaçya ha avandiriya avanda o baş AC kama lera لو روت من سكوير ما أو أي كليرة أو أي روت من سكوير أي RMS كي أو هذا بلام أو روت من سكوير باربي كليرة هي ريبل زيادة ريبل يعني output rectifier تيجيش نو اسمه
يعني روتمنس اي ار ار ام اس لو شغله وردجي له بلام اي ار ام اس لو وردجي اوكي اي روتمنس سكوير دكاتره دكاتره اي ام لسر دو اي ام لسر دو اي دي سي دكاتره اي ام لسر باي يعني مثلا اول حاله تفهم اگر بتوش او سرکتا کپاسیتوری لگه بستانش شدی والی میگم تجربه من سرکتی حالا مگر بیتو کپاسیتوری لگه لا بسیر آلتو پان چونه آلتو کم شده یه پروژه که دیسی نیه پروژهش ایسی شمیه لیدا او وی ام ایره وی ام باشه يعني بابلن اي ام اللي باسي اي كم دلم اي ام او اي ام اي روت من سكوير دكاتة صفر دكاتة اي ام دامش دو اي ام كي دامش دو اي دي سي دكاتة او دي سي كريرة دكاتة اي ام كي دامش رجي باي يعني دامش باي باشا اسا بهم او دو ايكويشني ليرة دامش هو اي ار ام اس كلير دامنم كدكات اي ام اس دو اي دي سي كدكات اي ام اس باي لير دامنم سكوير بلام اي ام سكوير كدر ديرم هاوج لرجدي دبيت اي ام ونيا دبيت اي ام ناو رجدت جماره دبيت وبس جماره خوتن بلا تعيز كانوا بس جماره دبيت جماره كدركا دكاتا جماره زاراني اي ام وزارش كو اي دي سي لقلب اي ار ام اس لير دابنيوا اي مكان نقدر يقدرون جمارك ده دسي دكاتره يكوين بيستوي يعني قلبتو ريبل فاكتور بما يبدوز ما ولا لهاف ويف ريكتيفاير كاتك كاباستور من قلنا بس ريبل فاكتور في يكوين بيستوي كان ببيت انا لا لقيمه ميديكال هم تاع تجربه تاع كده دنقول لرسميه كم ريبل فاكتور ما دوزنا ونيا لو دنقول ما دوزنا چونك قانونك أو قانونك هاي يجلس دو رجي دو اف ار سي أو تطبيق ناكري لسروسيت شو سيمية ده سيمية رقم فاكتور كي كونستانتا يعني كي فكش بقولهم رقم فاكتور لأنه ناقورن أركش بقولهم ناقورن شو سيمية بس تعرفش رقم فاكتور كي كونستانتا يك بوين بسويتا نشو ميزوكات بتعمل رقم فاكتور بس بعملي بدوز ولا قال يك بوين بسويك بقارن يكون دراكا بتاع برسيمانس يكون بسويك تسيا رولش يمكن باو تينا دقيش مثلا تسيا بوين بسويك بلا مثلا هذا بتبدا يك بوين بسويك كذا ساعات يا لو يكون ياتي كسيمانية أو أنا الكتريك تعيس كأنه رقم فاكتور دكاتة أو جزء الربلي كمايا لسر دي سي كا تجمعات شكون استعمل دكاتة يك بوين بسويك زانا أو إيك باصم كل رقم فاكتور كله بس سيرتيفيك كاباسيتوري نبستراده مالا مثلا ترى رقم فاكتور كان بي ريديوسد مشان ليه رقم فاكتور جمعات شيء جورية يك بوين بسويك يعني تصير ليه جورت يعني أقل ليه جورت بيعني تصير وشنا يعني أو أي سي كما ولا أوتبوت جورت له دي سي خور ارتفاعي شيء تصير جوريني أي سي له دي سي وعتاد به باش يزوري يعملهم هموي ببيت دي سي والله ما جربت عليه لو يقدر كرقم فاكتور يك بوين بسويك يعني هيش تاني كأي سي يزور معه زوريني أي سي كي باش كما أجر دي سي كلا أي سي زيادة فيه جبر فاكتور ليه كم تربي فهذا حلي تجيش تنسى حلي ويتسيا حلي ويوم دبي بتاعنا ريبل فاكتور كم هو شو كم يده كم هو ريبل فاكتور can be reduced using a filter capacitor فهذا دبي capacitor وكو filter بكاربين theoretical calculation طبعا theoretical شو calculation اللي بدك ده capacitor شو اللي لازم بparallel لقى برجرك كcapacitor ما بستا ليرا أو capacitor جزء جسم لو برز السبب كيتسيا قال له رسمة قانون تمشى تمشى باش بوزيتيف دال فورورد يعني فورورد فهذا باش بوزيتيف ناوي زاد الله أوتبوت ما باش نيجاتيف دال ذكر ريفيرسا نيجاتيف كده دبره بس ما قلت سيلي توصل جوله ده تمام اوكي
ئاوا لە دێوانێ ئەگەر شەپۆلێش ترۆ بگیرە دیسان ئەوانێ ئەوە هەر کەپاسیتۆرم نەبن بەڵام دەبێت و کەپاسیتۆرم هەبێ تەماشای کاتێک کە پۆزیتیڤەکە بەناو دیارەکەدا دەڕوات لێرە کەپاسیتۆرەکە فول شەحن دەبێت ئەو کەپاسیتۆرێکە گەڕی بوەستن لێرە کەپاسیتۆرەکە شەحن دەبێت کە تەزوو بەناو کەپاسیتۆریشدا دەڕوات کەواتە لە بەشی پۆزیتیڤ کەپاسیتۆر پڕ شەحن دەبێت لە بەشی نێگەتیڤەکە کە تەزوو ئاوا دەڕوا ئەو دیارەکە دەبێتە ریڤێرس وانیا کە دەبێتە ریڤێرس یعنی ئەو تەزووی کە لێرە هەیە دەبێتە صفر لە ئاوتپوت چونکە مادام لێرە بۆ ئەوپت سێرکرد تەزووکە سێرکولیت ناکە لوپەکەی تەواو ناکە کە بوو بە سەفەر یعنی ئەوە هیچ لە ئاوتپوت دەرناچێت بەڵام لە باتی ئەوە ئەمن شتێکی ترم هەیە کە دەوری سەرچاوە دەبینی لێرە کەپاسیتۆرەکە کەپاسیتۆرەکە لە خطوە پێش خۆی پڕ شەحن بوو ئەو جارە دێ کە لێرە تەزووم سەفر بوو ئەوە دەوری سەرچاوە دەبینێت ئەوە شەحنی خۆی بەتاڵ دەکاتەوە لەسەری یعنی چی لێ دێ ئاوتپوتەکە نابێتە سەفر یعنی لێرە ئەوە لە باکێک ببێتەوە سەفر چی لێ دێ ئەوە بەو شێوەیە بۆ ئۆتیسە کەپاسیتۆر وردە وردە دادەبەسێت کەم دەبێتەوە تا دەگاتە ئێرە ئەلێرە خۆی کەپاسیتۆر بەردەوام دەبێت دەدابەزێت بەڵام لەبەرەوەی دیسانێکە پڕ شەحن دەبێتەوە چی لێ دێ بەرز جار پێشکە دیسان لێ بەتاڵ بێتەوە ئاوتپوتەکە چی لێ دێ ئەوە نامێنێت ئەوە دەبێتە ئاوتپوتەکە کەپاسیتۆرمان هەیە وا بوویان ناسمەکانتان کە کەپاسیتۆرتان دەبەستا هەرچەند قیمەتی سیت زیاد دەکرد ئەوە چ دەبوو بەرەو سەرەوە دەبێت وانیا ڕەپڵ کەم دەبێتەوە دیسی زیاد دەکاتەکەم ئەوە احتیمال دەکاتە سەر چ دابەزینەوەی احتیمال دەکاتە سەر قیمەتی RC احتیمال دەکاتە سەر قیمەتی RC RC چییە؟ RC تایمی چارجینگ و دیسچارجینگی کەپاسیتۆرەکەیە هەرچەندە RC زۆر بێت تایمی دیسچارجینگ گەورە دەبێت یعنی چی عینە تایمێکی گەورەتر کەپاسیتۆر بەتاڵ دەبێت RC کەم دابێت RC کەمتر دابێت لە TP کەمتر بێت زوو بەتاڵ دەبێتەوە بەڵام ئەگە RC زۆر کرد زۆر دەبێت زۆر گەورەتر بێت کۆندیشنەکەی چییە؟ کۆندیشنە ڕێکفایەوەیە کە RC دەبێت زۆر گەورەتر بێت لە TP تایم پێریۆدی ئینپوتەکە ئەگەر گەورەتر بێت لە TP هێشتا شەپۆلێچکە دروست نەبووە کەپاسیتۆرەکەشان شەحنی تێدا مایە پێشەوەی بەتاڵ بێ شەپۆلێچکە دێت دیسان شەحنی دەکاتەوە واضحە قسەکە مەسا؟ بەتاڵ دەبێتەوە بخۆی یەک قیمەت وەردەگرێت قیمەت یعنی چکە ئینپوتەکەم سابتە هەر بۆ قیمەتە شەحن دەبێت بەڵام چۆنیەتی بەتاڵکردنەوەی شەحنەکە کاتی بەتاڵکردنەوەی شەحنەکە لە دەسەڵاتی تووە یعنی دۆ نمونە ئەتوو تانچە کە تێ دەبێت بەتاڵ بێتی باشە کە ئەتوو بێ بەلوعەچی بچووک تێبێکی وردە وردە بێت دابەزی کا بەلوعەچی گەورە سێبێکی بە خێرایی لێ بێتە خوارە کامەی درەکتر بەتاڵ دەکاتەوە بەلوعەکسەکە بنە بەلوعەکس ئێوەتوو تایمی بەتاڵکردنەوە زیاد دەکەیت لێرە تایمی بەتاڵکردنەوەی کەپاسیتۆرەکە لە شەحنە چییە؟ قیمەتی سیەکەیە ئارەکەمان بە کۆنساندانە قیمەتی سیەکەیە سی زیاد کە ئەتوو وە دەکەی کەپاسیتۆرەکە درەنگ بەتاڵ بێتەوە بەتاڵ دەبێت بەڵام بە هێواشی هەرچەند سی زیاد کەم هێواشتر بەتاڵ دەبێت ئاخیری وای لێ دێ ئەوەندە درەنگ بەتاڵ دەبێت ئەوە دەبێتە خەتی ڕاست ئەوە لێ دێ ئەنی هێشتا هیچ بەتاڵ نەبووە دیسان شەحن دەکەوە هیچ بەتاڵەوە دیسان شەحن دەکەوە ئاوتپوتم دەبێتە چی؟ دەبێت هێڵە چی ڕاست هێڵە ڕاستیش واتە دیسی ڕێژەی گۆڕینی IU IMش هەلە و گرافیک دروست نابیتن؟ IU IM IE یەکسانە ڕەجید و IM مەبەستی چییە؟ یاسێ حتمان نییە IE یەکسانە ڕەجید و IM مەبەستت ڕوتمی سوپێرەکەیە؟ ڕوتمی سوپێر لەو بەشانە هەیە کە ئەیسیە بەڵام قانونی ڕوتمی سوپێر دەگۆڕێت لە سیگنەڵە دەبوو سیگنەڵەچکە خۆی بزانە ئەمە ئەوەی کە خیلیتمان لە ساینی و کۆسانی خیلیتمان دەکاتە دابەش ڕەجید و دەکەین بەڵام لێرە تەماشاکە لێرە ڕوتمی سوپێر کوو ئایم دابەش دوو چکە شکلەکەی
ئەوەیە وەکو سێگۆشەیە لە بۆ شکلی سێگۆشە دابەش ڕەجی دوو نییە دابەش دووە تێدەگەیت شکلی کەشەیە یعنی شکلی جیاوازەیە کە هەندێکیان دوو ڕەجی دووە یان سێ ڕەجی ڕێژەکە دەگۆڕێ ئەو ژمارە بەپێی شکلی سیگناڵەکە دەگۆڕێ تێگەیشتە کەواتە بەو شێوەیە من دەتوانم ڕپل فاکتەر کەم کەمەوە چم کرد لێ کۆرانە دیسیم زیاد کرد ئەیسیم کەم کرد ئەیسیم بەرەو سەفر بوو واتە ڕپل فاکتەرم بەرەو سەفر بردێ لێرە ئەوە بەو شێوەیە بە تیۆریتیکە چۆن حسابی دەکەن بەو قانونە ڕپل فاکتەری سەنە بە یەک لەسەر دوو ڕەجی سێ FRC طبعا ئەوە اشتقاقی هەیە ئەو کێشنە بەڵام اشتقاقی زۆر دوور درێژە حەزم کرد لە بۆتان بکەم بەڵام وەختمان نەماوە ئاخر محاضەرەمانە حەزم لێ فولوی بیشتان بۆ شەرحەکەم لێ بەس قانونەکەی بزانم کافیە باشە بەس قانونی بزان لەو سێ چۆن ڕپل فاکتەر دۆزمەوە ئەگەر FRC نەبێ بەم شێوە دەتوانیت ڕپل فاکتەرەکەی دەرکەیت طبعا لە کوێشتەکە دیار هەرچەند سی زیاد کەین ئارەکە کەم دەکەم کەم بە عملی چۆن قیاس دەکەم ڕپل فاکتەر لەسەر وەیڤەکە بە عملی ئەو قانونەمان هەیە ئەو قانونەش هەر لەوە هاتیە ڕوتنە سکوێری ڕپلەکە دابەشی دیسی بەڵام تۆزێک بێ لێکدانەوەی لە بکەین تێدەگەین لە کوێشتەکە دی ڕپل پیک تو پیک یعنی چی یعنی ئەگەر ئەوە ئاوتپوتەکەم بێ ئەو سوورە باڵێ لێرە لە بۆ ئێرە ئەوە ڕپل پیک تو پیکە هەندەمان بۆ ئاوتپوتێکی پێ دەڵا ڕپل پیک تو پیک یعنی ئەو پیکە لە بۆ ئەو پیکەکە ئەو مەسافەیە شکلی وەیڤەکەش وایە ئەگەر بمەیە بیکەمە ڕوتنە سکوێر ڤالیو دەبێت دابەش سەری کەم دوو ڕەجی سێ کەواتە سەرم کردە چێ بە قیمەتی ڕوتنە سکوێر ڤالیو وازحە بەخۆی ئەگەر لەوە دەربینم ڕوتنە سکوێر دەڵێم چ دەڵێم وی پیک پیک تو پیک دابەش دوو ڕەجی دوو نییە لەوەی پیک تو پیک دابەش دوو ڕەجی دوو دەکەم بەڵام لێرە لەو شکلە وەکو وینیە شکلەکەی جیاوازە قانونەکەشی جیاوازە ڕوتنە سکوێر ڤالیو لە بۆ ئەو سیگناڵە دەبی دابەش دوو ڕەجی سێ بکەم یعنی پیک تو پیکەکەی دابەش دوو ڕەجی سێ دەکەم لە باشی دەباتی دوو ڕەجی دوو دەبێتە ڕوتنە سکوێر ڤالیو ئەوە ها لە قانونەکەش چ بوو ڕوتنە سکوێر ڤالیو بوو نییە ڕپل ڕوتنە سکوێر ڤالیو ئۆکێ لە ژێرەوە دیسیمان هەیە دەکاتە VDC دەبێت VDC لێرە چۆن قیاس دەکەم تەماشاکە لەو شکلانەی کە لە ئاوتپوتی ڕێکفایر دەبێتی دایما لە خاڵی سەفرە هەتا ناوەڕاستی ڕپل پیک تو پیکەکە ئەوە پێی دەڵێن VDC لە سەفر هەتا ناوەڕاست یعنی ئەگەر بێت من ئەوەم هەبێ ئێرە چ بوو نامان ناوە VP ونیە VP یعنی ئەوەندە ئەوەش ئەوەندە چەندە ئەوە پێی دەڵێن V ڕپل پیک تو پیک VR ئێستا ئەگەر بمێ ئەوەندە بدۆزمەوە دیسیکە ناڵێم ئەوە ماینەس نیوەی ئەوەی وایە نا هەمووی ماینەس نیوەی ئێرە ناکە ئەوەندە ئەو قانونەوەمان پێ دەڵێ V پیک ماینەس نیوەی ڕپل پیک تو پیکەکە ئەوە دیسی لێرە هەمووتان بەکارتان هێنا لە عەمەلیەوەی کوێشتنەتان بەکاردێنەوە نییە ئێستا تێگەیشتن مەبەستەکە چییە لە ڕێککەوتن بە عەمەلی چۆن دیدۆزیەوە ئەگەر وەیڤەکەت هەبوو بە عەمەلی بەم شێوەی دیدۆزیەوە ئەگەر سێرکێتت هەبوو بەم شێوەی دیدۆزیەوە ئەگەر هەردووچیت هەبوو دێ بەراوی دیان دەکرێت لەرێک ئەو 0.5 دەگۆڕی ئەو 0.5 دەگۆڕی ناگۆڕی دائما نیوەی پیک تو پیکەکەیە نیوەی دەکات ناوەڕاستی دەکات چێکە نیوەی هەمووی ماینەس نیوەی سەرێ دەکات ئەوەی خوارد لێرەش ڕوون کردایەوە تەماشای V پیک یعنی لێرە لە بۆ ئێرە V ڕپل پیک تو پیک یعنی لێرە لە بۆ ئێرە لێرە لە بۆ ئێرە ئەوەندە ڕپل پیک تو پیکە ئەوە پیکە لە سەفر هەتا ناوەڕاستەکەی چییە کە دەکاتە دیسیەکە دەکاتە هەمووی ماینەس نیوەی ئێرە ئەوەندە ڕپل پیک تو پیکەکە تێگەیشتن تایە کەس پرسیاری لەوە ئێستا بین
ئەو جارە سەرکتێکی تر کە پێی دەڵێن فول وێڤ ڕێکتیفیکەیشن واتە چۆن ئەمە ئیستیفادە لە هەموو وێڤەکە کەم نەک لە نیوە چکە ئەوەی کە لێرە باسمان کرد تەنها نیوەی شەپۆلەکەم کردە دیسی و نێ نیوەم بڕی بە خەسار چوو ئەو جارە سەرکتێش کەمان هەیە ئەو نیوەش ئیستیفادە لێ دەکەین دەبێتە فول وێڤ ڕێکتیفایر فول وێڤ ڕێکتیفایر سەرکتەکەی بەم شێوەیە دەتوانم 4 دایە بەکاربێنم لەباتی یەک دایە 4 دانە بەکاربێنم. The DC level obtained from a sinusoidal input can be improved 100%. وهذا أو جارة دتوانم أمن DC كم بس كوي كسودم لسطاسة ويف كوالبرتيا. Using a process called full wave rectification. Process gets paid on full wave rectification. The most familiar network for performing such a function appears in figure, with its 4 diodes in a bridge configuration. وهذا باوترین زۆری سێرکت کە بەکارێ لە بۆ فول ڕێکتیفایر ئەو شێوەیە کە 4 دایۆد 4 دایۆد بە شێوەی بریج دەبەستێت بە شێوەی دیسە دەبەستێت دەزانم ئەو سێرکت بەستانە پێی دەڵێن بریج کۆنفیگوریشن لە مەرحەلەی وەرتان ویتستۆن بریجتان وەرگرتیا ئەمێ بەم شێوەیە دەبەستێت ئەو شکلانە پێیان دەڵێن بریج کۆنێکشن بریج کۆنفیگوریشن ئەگەر بێت 4 دایۆد بە شێوەی بریج ببەستن ئەوە دەبێتە فول ويف rectifier بەڵام ئاڕاستی دایۆدەکان زۆر گرنگ لە چۆن دەبەستی هەتا وا بکەی فول ويف دەست بکەیت تەماشای چۆن ئیش دەکات ئەو سێرکتە چۆن وا دەکات کە ئەمە سوودە بەشی نێگەتیڤ و پۆزیتیڤەکەش وەربگرم لە ئینپوتەکە تەماشا بابێم هەرێکە بەجیا باس بکەم وەک ئەوەی کە لە ئاڤۆی باسم کرد ئەگەر پۆزیتیڤەکە وەربگرم ئەلێنەوە کە زوو بڕبوو لو نقطة بشي داخل. هذا بس. أمانة أو ريفيرس ونيا كاتا بس بيرد داخل. يعني أو ده ما يجري كله هي بوزيتيف كده بيرد داخل ونيا. تزوجة ده ببدأ أو ده بتفورورد ونيا. بس لو يجري كله من أوتبوت مثلا أو برجلور. أوتبوت كم ليه؟ أوكي. تزوجة ليه راح؟ لو نقطة تصون برضه. أو هذه؟ لا. بو أراستيا بدأ كده رواية أراستشم شون ديالي كده للداير بوزيتيف نيجاتيف يعني هو بيتر ما ها بس ده كواتا قد تزوها بروا لبشي بوزيتيف ده بتسوينيا كواتا أراستي تزو شون مو أراستي تزو بمشوي ليه روحات بمشي ويا بس أقدر تشوف. بس أقدر تشوف. موجب شحات لو سالبي. لو موجب لو سالب كواتا بوزيتيف أنا موجب لو سالب تزول موجب لو سالب الرأي بوزيتيف كواتا أو تتكلم غير بوزيتيف أو تتكلم غير بشي بوزيتيف بعدين باسي نيجاتيف كا نيجاتيف تزول صون دروا لأخوار ودروا هنيا تزول يرودي لو نقطة صون دروا أو هذا دروا أنا هذا دروا بداية دي سؤال هنيا سيم ده بيتر ريفيرس كواتا تزول أواجه لو نقطة صون دروا ده ستيرا ببرجر كده ضرب همان على لاستيكش يعني على لاستيك هو كل هذا أول شيء أو هذه أو هذه أو هذه هذا دعوة بتشون درسي أو إيوه أصلا كم يدري ده كده تزوجان نخير مش كده مش كده درسي أنت مش كده درسي همان على لاستيك خوي أود سيا أو بوزيتيف ونيجاتيف عرفتي تزوع لبرو عرفتي عن بيتوانه بيك كشان كده بوزيتيف كشان كده نيجاتيف والله ما قا عرفتي عن بيك لتنش تقدر بس فهذا هم تسمى كل خطوة كم بوزيتيف كم نبري نيجاتيف كم نبري هنا ما لا بوزيتيف كم استاذ واضح وصلت كويس كم بلا أو نيجاتيف كم أو بوزيتيف كم بەڵام لە ئاوتپوت هەردووشی دەبێتە پۆزیتیڤ ئێستا لێرە ئەگەر دیسی وەربگرم پێشتر دیسیم چەند بوو 131.6 بوو ئەو پۆین 36 بوو چەند بوو دیسیەکە لە هاوپۆی ئەو پۆین 380 بوو یعنی بەبێ هیچ بەکارهێنانیت کەپاسیتۆرێک 131.8 بێتوانە ئەمە دیسی بوو ئەگەر ئەوە نەبێت 131.8 لەو پیکەی دیسیە
بەڵام لە فول ویف لەبەر ئەوەشمان هەیە دەبێتە چی؟ دیسیەکەم دەبێتە 2 ئەوەندە کەواتە هەمان ئینپوتم هەیە بەس بە گۆڕانی سێرکتەکە دیسیم دەبێتە 2 ئەوەندە یعنی لە فول ویف ڕێژەی دیسی چەندە؟ 636 VMە 163.6 ڕێک 2 ئەوەندەی هافۆی بەکەیە لەبەرەوەی ئەو هاف سایکڵەشم هەیە پێشتری سەفر بوو ئێستا نا ئێستا هەمە لەوێش دیسیم دەست دەکەوێت کەواتە VDC لە فول ویف چۆن دیاری دەکەم دەڵێ 636 دارانی V ماکزیمم چییە؟ ماکزیمم ئینپوتەکەیە یعنی دەکاتە ئەو لیڤڵە ئەوە لیڤڵی دیسیەکەمان 163.6 طبعا ئەو تەفاسیلەی کە لێرە باسی کرد کۆتە لێرە ڕوون کردێتەوە بەشی پۆزیتیڤەکە و خۆی دەدەچی نێگەتیڤەکەش بۆ ئاڕاستەیە ئەوش دێتە پۆزیتیڤ لێرە پۆزیتیڤەکەمان ڕوون کردیتەوە لێرەش نێگەتیڤەکە کە چۆن هاتیتە پۆزیتیڤ یعنی ئیشەکی وامان کرد لە ئاوتپوتەکە لەسەر دەرگیری ئاوتپوت هەردوو سایکلەکە هەمان ئاڕاستەیان هەیە دەست بکە کە هەمان ئاڕاستەیانە بوو کەواتە دەکەونە یەک ڕوو دەکرێت هەردووچیان لە بەشی پۆزیتیڤ بن دەکرێت هەردووچیان لە بەشی نێگەتیڤش بن ئاڕاستەی دیاردەکان عەکسکەوە لێرە لەو سێرکتە ئاڕاستەی دیاردەکان هەموو پێچوانەکەوە دێتە بەشی نێگەتیڤ ئەوە طبعا لە حاڵەتێک ئەوە دەموستری ئەگەر دیاردەکەمان ئایدیەڵ بێت ئایدیەڵ گوتمان بە چ ڤۆڵتێک دەبێتە فۆروەرد؟ صفر وا دەکەین لە 0 ڤۆڵتی و دیارەکە فۆروەردە وەکو شۆرت سەرکت تەعاملی لەگەڵ دەکەین بەس گرنگ ئەوەی فۆروەرد بێ هەر فۆروەرد بەسرا بێ ئەوە تەزووی پێدا دەڕوە لە ئایدیەڵ بەڵام ئەگەر ئایدیەڵ نەبێ بەپێی جۆری دیاردەکە ڤۆڵتێکی پێویستە تا بێتە فۆروەرد نییە یعنی چی دەکەین ئەگەر ئایدیەڵ نەبێ ئەو جارە دەڵێن تەماشای لەو سێرکتە لێرە لەبا بڵێن ئەگەر لێرەوە دەست پێ بکەم ئەوە ڤۆڵتی سەرچاوەکەی V ئینپوتە ماینەس ئەو ڤۆڵتی ئەوە دەبێتە فۆروەرد دەگەڕێنێ نییە ماینەس VT ماینەس V ئاوت ماینەس VT چکە ئەو جێکسانە چەند VT مەیە؟ 2 ئەها دەڵێ V input minus V1 minus VR yani V out minus V2 tır أو زي كسر بس أو قانون كي تشوفه لسه بتطبيق كبير لكن يبقى أرسي تزوجينية باشا إيه استاو قانون ابن في أوت دكان في أوت دكان تصير ناكاتا في input minus 2 VT في أوت دكاتا في input minus 2 VT أجر من VDC بدون ما VDC لنا ناكاتا 0.636 زارم VM دكاتا 0.636 زاراني VM minus 2 VT شرط ببینی ما او قانون لبو هافوی چند چون اگر دادک ایدیال نبوده VT کم VM کم VT نیه یک VT لو چون یک دایر تدا باش دایری دکر لاغت کم بلام لیرا دو دایر تدا باش داره دایر چند لیرا او دوانه دبنا ریورس دبنا اوپن اگر باشی نگاتیو که حساب کم او دوانه دبنا ریورس او دوانه باش دایری تدا دکر کواتا لهر دو سایکل که دو دایر تدا باش دایری دکن داره دو بونی آرد دکن لذا دلی دو ولتی دایر دکر لیدر کمان ده إما إلى إما كي في إما كمان هذا البان كمان في إن سي يا في إن لو في دي سي دكاتة سر دكاتة 0.636 في إم input minus 2 فولتي داير دكان 2 فولتي يعني تمشى أجر داير دكان
ئایدیال نەبێ چۆن دەبێت تەماشای وەکو ئەوەی کە لە هافۆی باسم کرد لە تایمی سفر نیمە لە تایمێکی درەنگتر ئاوتکردنەوە دروست دەبێت ئەو تایمە چییە؟ ئەو تایمەیە کە دایەکە پێویستی لەوەی ببێتە فۆروۆرد یعنی دایتبوت وڵتیم دایکە دایەکە ئاوتکردم سفرە زیادم کردێ سفرە تا دەگەمە لیڤڵی پۆینت حەوت باڵێن لەگە سیلیکۆن بێت لەو پۆینت حەوت ئەو دە تایمە تێپەڕێ لە ئینپوت ئەو ئاوتکردنەوە دروست بووە یعنی لێرەوە دایە دەکە بوویتە فۆروۆرد هەتا دەگاتە پیک پیکەکەی چەندە؟ VM9 - 2 بیتیە یعنی پیکەکەی بە 2 ڤۆڵتی دایەکە دادەبێت بە هەمان شێوە لە تایمێکی زووتر لە تی دەبێتەوە سفر لە تایمێکی درەنگتر لە تی دیسان دەبێتەوە فۆروۆرد ئاوتپوتەکە دەبێتەوە ئەگەر ئایدیال بێ ئەو نقطەیە دێتە خاڵی سفر ئەو دوو نقطەیە بێکتر دەکات لە هەمان نقطە کە دەبێتە سفر لەکسەر دەست پێ دەکاتەوە وەکو لێرە تەماشا ئەوە ئایدیالە نقطەکەم لە سفر و نقطەکەشم لە تی لەسەر دووە ئەگەر ئایدیال نەبێ گاپێکێ لە نێوانیان ئەو گاپەکسی ئەو تایمەیە کە پێویستە لەوەی دایەکە دەبێتە ببێتە فۆروۆرد واتە وەڵتی پێویست وەر بگرێت تا ببێتە فۆروۆرد تەماشای دەکرێت من بە دوو دایە دوش فولوێک دروستکەم بەڵام بەرگیر بەکاربێنم لە شوێنیە پیکەکە دادەبەزێت پیچی ئاوتپوت زۆر دادەبەزێت وەکو لەو ئێگزامپڵە بەس گرنگە بزانم کە ئەو سێتکە ئیشی فولوێ بنێوە دەکات تەماشا دەڵێت determine the output waveform for the network of figure and calculate the output DC level دەڵێت لەو سێتکە یان لەو input و سێتکە کە دراوە ئاوتپوتەکەی کە لێرە وەرگێژێ لەسەر ئەو بەرگرا وێفۆرمەکەی چۆنە ئەو دیسی کە دروست بۆ لە ناوی چەندە ساری باگەم لێکدانەوەی لەبەو کۆمەپی ئاراستەکان ئەگەر بێتی پۆزتیڤی پێ بدەم ئەو پۆزتیڤە دەڤۆ ئەو تەزۆکە لێرەوە دێ بۆ دایە دەڕەوە نیە لێرە دابەش دەبێتە سەر هەردووچی پێشترێ دەمانگە ئەگەرەوە دایە بۆ ئاراستێ ببەسرێ دەمانگە بێرەدا ناڕەوە نیە بەڵام لێرە نا لێرە تەزۆکە دابەش دەبێتە سەر ئەو دوانە بەڵام گرنگەوەی بڕێکی بێرەدا دەڕەوە بۆ ئاراستەیە وانیا دێتەوە ئێرە لەگەڵ ئەو دوانەیەک دەگەنەوە تەزوو گشتی دروست دەکەنەوە نە نێگەتیڤەکە چۆنە نە نێگەتیڤەکە تەزۆکە لێرە دێ یەکسەر دابەش دوو دەبێت دابەش دەبێت بە پێی بڕی بەرگرەکان لەم دوو چکە بەرگرەکان یەکسان لێرە دابەش دوو دەبێت بڕێک ئێرە بڕێک ئێرە ئەوەی کە لێرە دێ بەناو بەرگرەکە دادێ بۆ ئاراستی ئەوەی کە لێرە دێ ئەوا دەڕوا دەستێتە سەر چاوە بەڵام ئەوەی سەر بەرگرەکە گرنگە لە بڵێن لە هەردوو حاڵەت ئەو ئاراستەیە نەبوو کەواتە چی کرد وەیڤەکەی لەوە هەڵگەڕاندەوە سەری نێگەتیڤەکەش هەڵگەڕاندەوە بڕەکەی چەندێ سەدەی بڕەکەی حساب دەکەینەوە بزانین پێشترێ ئەگەر ئەوانە ئەو دوانە دایە دوانە دەنگۆ بڕەکەی چەندە دەکرد VM - 2 بیت بەڵام لێرە 2 بیتی نییە چکە بەرگرەکە زۆر دای دەبەسێت تەماشا هەر لێرەوە باسی بکەم بەشی نێگەتیڤەکە ئەوە کە دێت دابەش دوو دەبێت یان نا چەندی بێتی تێدا نیوەی کاتە ئەو ڤۆڵتیرات دروست دەبێت نیوەی 5 ڤۆڵت هەر لەوەی دیارە لەو لاوە کە دێ تەزوەکە هەمووی دێ بێرە ڕاونیە لەو نقطەیە دابەش دەبێت سەر ئەو دوو بەرگرە قیمەتیان چۆنە وەکو یەکە کاتە نیوەی دەچێتەوە یعنی چێ یعنی ئاوتپوتەکەم 5 ڤۆڵت لێرە 5 ڤۆڵتیش لەوە دەچێتە سەر بەرگرەکە بە هەمان ئاراستەوە ئاراستی پۆزتیڤ ئەوە بەس ئەگە بەرگر حسابکەم بەڵام لە هەر یەکیان دایە دەچی بەردارە وانیا لە هەر سایکڵێک یەک دایەت بەردارەوە بوو لەو پێنجەش بەقەت دایەکە ڤۆڵتیدا دەبەزی کە چ زۆرەکە حسابی نا لێرە حسابی ئایدێڵمان بۆ کردێت چکە دیاریمان نەکردیە هیچ دانابەزی دایەتەکە بەڵام بەس بنووسی سیلیکۆن ئەو پۆینت حەوتیش دابەزی هەنی چی دەبێت تەماشای بەشی پۆزتیڤەکە ئەو دایە دەبێتە ریڤێرس لێرەوە دێ ئەلە نقطە لێرە لە بۆ ئێرە چەندم هەیە من 10 ڤۆڵتم هەیە سێکتەکە ئاوای بینە ئەو سێکتە ڕێک ئەوەیە دەتوان لێک بدەنەوە ئەوە چۆن وایگەراتێ بزانە ئەو بەرگرە لەگەڵ ئەو بەرگرە ئەو دوانەیە ئەو بەرگرە دەتە پەرەلێل لەگەڵیان دێتە ئێرە
ڤیاوتەکە لەسەر چییە لەسەر ئەوەیان خاتە دێتی ئێرە ڤیاوتەکە ڤۆڵتی ئێرە لە بۆ ئێرە چەندە دەیە ئەوە چەندی وەردەگرێت پێنج بە پێنج کە بە دوای یەکە پێنج بە پێنج خاتە ڤیاوتەکەم دەبێتە پێنج بۆ ئەوە بەشی پۆزیتیڤەکەی بەشی نێگەتیڤی چۆنە بە هەمان لێکدانەوە ئەو جارە ئەو دەیانە دەبێتە ریڤێرس ئەوە دەبێتە فۆرۆرد نییە ئەلێرەوە کە دێ تەزووەکە دێ لەو نقطەیە تەماشا ئەو نقطەیە ئەوە بوویتە ئۆپن نییە ئەوە شۆرت سێرتکە لەو نقطەیە کە دێت تەزوو ڤۆڵتی لێرە لە بۆ ئەو نقطەیە چەندە دێ یعنی ئەو بەرگرا دەبێتە پارالێل لەگەڵ ئەو دوانە ئەوە دەبێتە پارالێل لەگەڵ ئەو دوانە نەخێر ئەوەیان دەبێتە پارالێل لەگەڵ ئەو دوانە بە دوای یەک ڤۆڵتێ نێوان ئەو نقطەیە لە بۆ نقطەیە دێ کەواتە ئەو دوانە بە هەردووچیان چەند وەردەگرێت پێنج پێنج یعنی سایکڵەکەی ترش دێتە سەرێ بە پێنج بۆ ئەوە پێنج پێنج ئەوەش پێنج تەماشا بە ئەوە سیریەتە لەگۆرە ئەو سای سرکێتەکە هەمان هەبی بريج دەتایم کە لەو سرکێتە احتیاجانە چۆن هەر سرکێتەکە هەمان هەبی ئەها دەتایم بیکەین لەو سرکێتە احتیاجانە ئەگەر کراوە بی وەڵا ئەگەر کراوە دەتوانێت ئەسڵ بیکەی باشترە ئەگەر داخراوە بی نازانی ونیە ئەگەر داخراوی ناتوانین توێت پارالێل و تەماشا چی دێتێ لە بەشی نێگەتیڤەکە سێکتەکە ئێرە دەبێتە شۆرت سێرکت ئێرە دەبێتە ئۆپن لێرە بەرگرێک هەیە لێرە بەرگرێک هەیە لێرەش بەرگرێک ئەوە بی ئاودەکەی لێرە وەردەگرین پۆزیتیڤ و نێگەتیڤ هەمووی 2 کیلۆ ئاوە تەزوو گەپان لێرە وەردەگرین کە تەزوو لێرەوە دێ لێرە دابەش دەبێتە سەر ئەو دوانە وایە لێرەوە دێ ئەو تەزووی کە دێ بەوەش دادەڕۆ کاتە ئەو دوانە دەبێت دوایی یەک ئەو دوانە دەبێت دوایی یەک بەڵام ئەوە دەتە پارالێل بێت وانە ئاین چی لێرە شکلەکە ئەوە بی ئاوتەکە لێرە وەردەگرین پۆزیتیڤ و نێگەتیڤ ئەوەش بەرگرەکەی تر بەرگرەکەی تر دەبێتە پارالێل لەگەڵ بەم شێوە ئێرە ئەو جارە ئێرە دەبێتە پۆزیتیڤ ئێرە دەبێتە نێگەتیڤ چونکە تەزوو بۆ ئاڕاستەیە ناردیە ئێستا ئەگەر ئەم لێرە 10 ڤۆڵت هەبێت لێرە لە بۆ ئێرە ئەوە چەند وەردەگرێت ئەوە دووە ئەوە دووە پێنج بە پێنج ئەگەر 2 بە 2 نەبێت 3 بە 2 بێت چۆن قساریەکە دەزانم وا دابنێ ئەوە 3ە ئەوە دووە قانونی ڤۆڵتش دیڤایدەکە نەخوێندووە ڤۆڵتی ئێرە دەکاتە سێ ها ڤی ئاوت دەکاتە ڤی ئینپوت ئەنی 10 ڤۆڵت جارانی ئەو بەرگرە لەسەر خۆی ئەو دوو بەرگرە لەسەر چی دەتە چەند دەتە دوو جاران دە 20 دابەش پێنج 4 ئەنی ئەوە 4 وەردەگریەوە 6 وەردەگری هەر دیارە ئەو بەرگری زیاتر کاتە ڤۆڵتی زیاتر وەردەگری ئەو بەرگری کەمترە ڤۆڵتی کەمتر وەردەگری بە پێی ڕێژەی قیمەتی بەرگرەکە هەمان تەزویان ئەنێگە بەرگرم گۆڕی لێتان تێ نەچێ بۆ قانون نەدەتوانێت بیدۆزنەوە ناوی لێکنێ باڵێ ئەوە ئاڕی یەک ئەوە ئاڕی دوو بۆ قانون ئەوە ڤی ئینپوتە ڤی ئاڕی یەک دەکاتە چ دەکاتە ڤی ئینپوت ئاڕی یەک لەسەر ئاڕی یەک و ئاڕ دوو ئەم شێوە بۆ قانونە دەتوانێت قیمەتی ڤۆڵتەکەی بدۆزیانی دەتوانم وای لێ بکەم لەو ئاوتپوتە پۆزیتیڤەکە پیکەکەی بەرز بێ بەڵام نێگەتیڤەکە پیکەکەی نزم بێت توانم وای لێ بکەم هەردووچیان دەبنە 5 ڤۆڵت پیکەکانیان بەڵام لە پرسی ئەوە شکلەکەی هەر ناڵێ وەی فۆرمەکەم لێ دەرکە ئەو بەشی یەکەمی پرسیارەکەی کە وەی فۆرمەکەمان دەرکرد ئەو زارە بەشی دووەم دەڵێت چی دەڵێت ڤۆڵتی دیسیشم بۆ قیاس کرد ڤۆڵتی دیسی لە فول وەیڤ دەکات چی چکە دەزانم بۆ فول وەیڤ وانە لە فول وەیڤ دەکاتە 0.636 جارانی VM مادام دادەکانم ئایدیەڵە جاران VM دەکە VM هەشتەندە لێرە 5 دەکە 0.636 جاران 5 3.18 3.18 ڤۆڵت
طبعا اگر بیتو او دوانه برگیر نبانه دایو دنیا دبو چند او دبو دو آمده چون داوش دو کرده دبو 6.36 بو دكتوري بشتي بله تو او دي كيلو عمل لنا او دي كيف يكون بس اي كما او شركه او كده اي كان لك او بي تراي بس فقط يعني اول لقى الاول بس لا بالضبط او فرق ناك لقى الاول بس بدري بلا او فرق ذكاء لقى الاول بس اگر او بيني الى او دبيته بالثانيه ونيا بالثانيه دبو بدري او تقدر بيته دبو طبعا او مثلا برجله ولا تيجي اما دبي فوكس كمان على سر برجلي اوتبوت به فولتي برجلي اوتبوت سنه که فولتي سر برجلي اوتبوت فولتي كم بري لګي اوتبوت کې منه او سيجنال کې لا اوتبوت کې وري لګي او فورمي كم دمه قياسي كم لسر برجلي اوتبوت کې ربع فاكتور لفول ويف چون قياس ذكريه تماشا ليه بتزو باس كده ولا هاف ويف بنيا ليه بفولتي باس كده همان قانون همان قانون كان بكرنا بلان ليرة با فولتج فرق ناكر تبى تزو باسي كي تبى فولتج علاقة نيوان تزو فولتج شونا راست توانه يعني كونستانت كده بيني عادة بعد ربع الفاكتور ده تبتدي بيربع الروت سكوير يصير في دي سي في ربع الروت سكوير كده كاست كاترة جي بي ار ام اس دوجا ماينس في دي سي دوجا وفي ار ام اس كا دكاتره في ام اس رجل تماشا ليرة دامش رجي دوا شكله كي شكله فول ويف شكله أطلق فرقي هي وكلوي لهاف ويف لفول ويف زيادة لبنى زيادة أوي كلا لهاف ويف أوي كلا شپولش تواور مددا يصل لنيو شپولي هما شپولي لنيو شپولي سبزانا تشتري دبانقول أو دا دبزه تا دقاتو ويبيجي دواتر أو الفاظ داونيا أو مثلا كانت شيء زور زوتر أو ها لكانت شيء زوتر لنيو شپولي أو شپولي تشتري الشپولش تواور يصل لنيو شپولي ليش كده فرقي هي الفتسة بيم دعوة راجع دو بيارة مسكي وفي دي سي كجلات دو بيم مسفاي أو أنا دابني نويرا أو دابني نويرا ركول فاكتور كده تتصل أو بوينت صار سطول إشتاو سي رجع دي سي تسند لنا براود لك الحافظ كمشاعر لغاية سند يك بوينت بستوية يك بوينت بستوية كواتا لغاية رجع أي سيم زيادة ولا دي سي بلام ليرة ليه كم ترى لنيش كم ترى يعني الرجل جسم زور برزله ببيع ويس فلتركم بكارنا بيس كاباستور بكارنا بيديسي شو برزله تتوانم كمي كبوزياته بس بوي كم برجر لقلي بكاربينم أو قانون نبي كم تفاصيل هيك زانا لبو فول ويف دو كده بتتسوار إذا فاكتوري يجلس الدو كم دكار ربو فاكتوري لو دوبو ليرة سؤال همان قانون بدأت تسوار رجسي اف ار سي لبو عملية إحساب كل عملية همان شتى لبو كلوي بيش شكا هر الترمينولوجي بكاردي كدلا في ار ان اس كا يعني رقم فاكتور هذا كاتا رقم روتين سكوير كا دابش دي سي رقم روتين سكوير شو قياس كده كا رقم بيك تو بيك دابل دو رجسي دي سي كا شو حساب كده في بيك دابل ماينس نيوير رفع بيك تو بيك ليه ليه باسمان نكتو زارو شيء بعمل شو قياسي لكي هل هماشتا عملية بلا ثيوريتيكال كي دبورة صار دوكا لبيت تسوار واضحة؟ طبعا هو اي سي خالد اي سي كسب سعرية دي سي زيادة صار ابلكيشن مال كليبر مال كلامبينج مال بابز بي اللي هو ميديكال بلان نبو جنرال كورس يدوم تالي عشان يقول لك جنرال او تالي كورس يدوم غير عشان